لەگەڵتان بەردەوامی و میوانێکی ناو سۆدیۆمان هەیە کە ئەویش خات و ئازیتا زارعیە کە گۆرانی وێژێکە و لە ئستۆدیۆ لامان میوانەوە باز لە نوێترین بەرهەمی خۆیەکە. خات و زاریتا ئازیتا سڵاوت لێبێت بەخێر بیت. زۆر خۆشحاڵ بین. زۆر بەخێر بیت. داوات کرد بە بەرنامە زۆر سپاس خاسم. خوا هەر خاس. ئەزانی سنەیم. یا خوار باش بیت بەخێر بیت. خات و ئازیتا باسی نوێترین بەرهەمی خۆتمان بۆ بکەیت. والله بەرهەمەکان سێ دانە کاری فۆلکلۆرە. کە کاک نزار زێوەی زەحمەتی کێشا و تەنزیمی کردبووم و کاک مەهدی کاک دیار مەهدیش کلیپەکانی خەریکە بۆ مەکات. ئەمە سێ بەرهەمی کوردیە کە ئەبەتەوتم دووارە تەنزیم کراوەتەوە منێ خوێنمەوە، بەڵام چوار کاری فارسیشم هەیە کە ئەوانە کارەکانی تەواو بووگە و پێم خۆشە کە نێوی کەمپۆزەرەکانی ببم چۆن یەکێ هەرچکیان جۆز مەترەحترین کەمپۆزەرگەری ئێران لە هەڵ حازردا. دوودانەی ئەوەڵم کاری فەرید سەعادەتمەند بوو کە شێعرەکانی حوسێنی غیاسی وتی، و دووەمین بەرهەم سێوەمین و چوارمین بەرهەم کاری ناسری حسامی بوو کە شێعرەکەشی کاری ئومیدی سەباغلو. بەڵام بۆ لەمە دووە کارەکانی هەمێ بە کوردی؟ وەڵڵا ئەو چوار کارە فارسیە، بەڵام دانێکی زۆر درەخشە ئەو لە ماوەیە کە لێرە بووم کە ئیتر داوایان لێم کرد کە ئەو دانەیە کە زۆر جوانە کە بۆ وەتەن وتراوە بیکەم بە کوردی. جا تەبان جلێکی کوردان و جوانی لەبەر کردەوە، جوان خۆی ڕازانەوە هاتۆ بۆ کورسات مەگەزین و هیوادارین لە داهاتووشە کە بەرهەمە هەبوو پێمان بڵێ ئاگادارمان کەیتەوە بۆی بەرهەمەکە لێرەوە پیشانی بینەران حتمەن. جا پێم بڵێ تۆ 25 ساڵت لە کەنەدا؟ 28 ساڵ. پێم بڵێ ماڵی کوردی تۆرنتۆ کە تۆ لەوێ بوویت ئیشی کللتوری لێبوو ئەو باتانتوانی پێمان بڵێ کە چییە و چۆن بووە؟ خب ماڵی کورد ماوەیەک زۆرە کە لەوێ فعالیتی هەیە، ئەسڵ لە بنەڕەتەوە بۆ ئەوە داهات کە کوردەکانی تۆرنتۆ بە دەوری کاجەمۆکاتەوە ئیشی کولتوری و هوەری بکات و تایسێش تانی کە فرە موافق بێت کە من ماوەی 10 ساڵێک لەو شوێنە ئیشم کرد و بەرحاڵ هەڵسوکۆتێکی زۆرمان بوو لەو تایمە. ئیتر بە دوای ئەوە ئێستش هەر بەردەوامە، ئێستش هەر ئیشوکاری خۆیە کات و بەڕاستی لە زۆر بوارە خەریکن یارمەتی خەڵکەدەن کەسانگەرێکە کوردن ئێستا کوردی باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژاوە کە دێن بۆ تۆرنتۆ کە هەر ئیش و هەر مشکڵێکیان هەبێ ماڵی کورد ئەڕێ بە استقباڵیانەوە ئیشەکانیان بۆ کات. ماوەیەک زمانی کوردیمان ئامۆزەشەدا، هەڵپەڵکی کوردی بوو، گروپی موسیقی کوردیمان هەبوو کە ئێستش بەردەوام نەعانیش بەرنامەی نۆرۆزەکەن، بەرنامەی سەری ساڵەکەن، بەرحاڵ سەیەکەن بەردەوام بن لە بڵاوکردنەوەی فەرهەنگ و کولتوری کوردی لە دەرەوەی وڵات. چالاکی تایبەت کە بەڕاستی کار زۆر سەختێک و زۆربەی چالاکیەکانیشان بە جلی کوردیەوە ئێست. هەمووی ئەرێ وەڵا فستیواڵی تاوسانیمان هەیە کە ئەو فستیواڵە زۆر مهمە، یانە شاید بژن 5-6,000 نەفەر لە مەرکەزی مەیدانی مێلەسمەند کە لە تۆرنتۆدایە کە زۆریان فارسەکان دێن، ئەوە زۆر بەناوبانگە. باسی جلی کوردی و باسی چالاکی تایبەت بە کوردانمان کرد بە تایبەت لە تۆرنتۆ بە باسێکی ماڵەکەی خۆش بکەین کە من لە ڤیدیۆکانە بینیومە ماڵێکی زۆر کوردیانە دروست کردووە لە ماڵەکەی خۆتان. ئەوە هەمووی نوستالژی و خەفەت و ناڕەحەتی دوو ئێستا چی مریشەکانە بەخێوەکە؟ وەڵڵا هاوڕێکەم لێوەیە ئەرێ مریشک و مامریکی زۆرمان هەیە، بەرحاڵ کشتتوکاڵی خۆمانەکەین. پێم خۆش اتفاقەن بڕێ مەڕووماڵاتیش بێنم، بەڵام ئیشەکەی من زۆر سەختە، یعنی کاتە نییە بۆەوە. ئەرێ بەڵام من تانیکمە ئەو فەزا بۆ خۆم دروستکەم کە حەداقل کاتێکە لە دەرەوە چمە ماڵە و ئەو ئەحساسکەمان لە کوردەواریە، یانێ ئەو لەبان ئاگرۆ غەزا دروستەکەم هاوینان تاوە جێگە بتوانم ئەیتر وەکو لای دێ. ئەزیتا بڵێ کیژی لادە کە نوێترین بەرهەمی تۆیە، باسێکی ئەو بەرهەمەمان بۆ بکەین. وەڵا بەرهەمەکە کە کاری مەرحوم ئۆستاد عەباس کەمەندیە. عەباس کەمەندی ئەم گۆرانیە چەند ساڵەوە پێش خوێند، کارێکی زۆر جوانە، شێعرەکەیشی بە تایبەت. بعد من هەم خۆ لێرەکسەکەم پێ جوان بوو، هەم ئەجرای خۆ مامۆستا کەمەندی کە کاک پێمیان کوت کە ئەم گۆرانی زۆر نەکوتراوەتەوە، باشترە گەگەرێکم کاری فۆلکلۆرکەم
ئەم کارە ئێژراکەین کە زۆرم پێ خۆش بوو و هەروەها کاری دووممان کە کاری ماملێ بوو زەردی خەزان شەرتە گۆڵی کەس ئەوەیش کە بازم پەیوەندی زۆرم هەبوو لەگەڵ لێرکسی گۆرانیەکە دەسە خۆش بێت یا بەتایبەت مەقامەکەی کە دەڵێ دەردی دووری کوشتمی دەردی دووری کوشتمی دەردی هوشیاری و سەبووری کوشتمی ڕۆلە هەنا بسم بە ئەمە لە ڕووی هینەکەی بخوێنم حیفە بەڕاستی مقامەکە زۆر جوانە من بەداخەوە هەر ویستم داوای بەرهەمێکە دێ بکەم کەواتە فەرموو نە بە ئەمەتانە بۆ بخوێنم چۆن پێشمان کەوتەوە ئەرێ پێشتان کەوت کە ئەم من مقامەکەتان بۆ بخوێنم فەرموو یەکمان مقامەکە خۆی زۆر تایبەتە و دەنگی تۆش تایبەتریەکە دەردی دووری کوشتمی دەردی هوشیاری و سەبووری کوشتمی یادی یاران و وڵاتم ڕۆژ و شەو لێ حرام کردم قەرار و خورد و خەو خەمڕەوێنێ لێرە من ناکەم بەدی خەمڕەوێنێ لێرە من ناکەم بەدی چۆن پەنا بۆ مێنە بەم ساقی ئەدی ئەم تیکەیە زۆر مهمە نابینم خاک و وڵات و شاری خۆم نابینم نەسیا و دۆست و یاری خۆم ڕۆ لە هەلایەک دەکەم نامۆیە بۆم ڕۆ لە هەلایەک دەکەم نامۆیە بۆم نابینم جێژوان و کۆ لە ناری خۆم ئەمانەمانەی ئەمانەی هەی دادەی ناز دەرگیان کە دەڵێ دەشتی پشقاڵا ئازیزەکەم ڕازەوە بەگۆ دەشتی پشقاڵا ئازیزەکەم ڕازەوە بەگۆ هەر تۆم خۆش دەوێ ئەی هاوار بەگیان و بەدڵ هەر تۆم خۆش دەوێ ئازیزەکەم بەگیان و بەدڵ بۆ ئەمە هەنگمە انتخاب کرد بەس بەخاتر ئەو مقامە با ئەنجایەکە من شت باک چاپڵەی بۆ لێن ئێمە لە ئێرەوە کۆتایی پێبێنێت چکە زۆر تایبەت بوو شارەکە بێکەوە تێکەڵ بوو دەسە خۆش بێخاتەوە ئازیدا ئەخاتەوە ئازیدا پێ دووتراوەکە دەنگێکی زۆر تایبەت و جیاوازت هەیە بەڵێ بارهام شتە پێم وتریاگە توواقەن هەم ئاهەنگسازەکان ئێران هەم ئاهەنگسازەکان ئێرە زۆریان پێ خۆش بووتیان ئەم دەنگە دەنگێکی ئاڵتۆی ژنانەست کە کەمە لەنەوە جێگای خاڵیە لەنەوە موسیقی کوردی و هەروەها موسیقی فارسیەوە چۆن سەبکی من سەبکی تەلفیقیە سەبکی مۆدەرن سۆنەتیە و سەبکێکی سڵەوە دەنگی من ناگونجێ بۆ ئاهەنگەری شاد و هەڵپەڕکی و ئەو شتانە ئەسڵ نە سەبکی منەوە دەنگی من نەگونجێ بۆ شتە بۆیە هیوادارم کە بتوانین ئەمە بەڕاستی شڕۆعی بێ بۆ ئەدامەی کارگەر حرفەیی من لەم بوارۆکە پێم خۆشە بەڕاستی لەبان ئیشە کوردیەکانەوە زۆرتر ئیشکەم کە بتانم لۆ بابەتەوە چەند بارهەمێک تر ئامادەکەم تا ئێمەش هیوادارین و ئامانج لە بەرنامەکە هەر هەر هیوادارین جا بە هەر لەویە و پرسیارە و لێ بکەم کەواتە بەم زوانە گوێبیستی بەرهەمی نوێبین بەڵێ بەرهەمەکە چیە قەرارە سێ بەرهەم بۆ تۆمارکەن
قولیان داگا کەک زێوەی قولی داگە پێم کە نزاری زێوەی قەراری داگە کە دووسێ بەرهەم بۆ ئامادەکات کاک بورهانی موفتیزادە هەروە قەراری داگە کە بەرهەم بۆ ئامادەکات من بە هیوام کە بە زووی زوو بەگەڵمە بۆ کوردستان بۆ تۆمارکردنی ئەو بەرهەمانە بەڵام ئەو سێ بەرهەمە کە باسمان کراوانە ئامادەیە کە کلیپەکانی خەریکین لە بانیۆیی شەکەین و کاک دیار مەهدی بەڕاستی زەحمەتێکی زۆری لەگەڵ من کێشا کاری بێحەد جوانە جوانێکە کە بەڕاستی ئایدیایکی زۆر مۆدرنی هەیە بۆ کارەکان لە عین حاڵە کە سنەتی بوون و فۆلکلۆر کارەکەی ڕاگرێت بەڵام چەند کار زۆر باش یانە 6 کلیپ ویدیۆی بۆ من کردگە و هاتمە بۆ تۆمارکردنی چوار گۆرانی کە دایان لە گۆرانیەکانی شتوەقەم فارسیە کاری ناسر حسامی هەر لێرە من زەبتم کرد دەستە خۆش هاتووە ئازیتا تاراوگە چی پێبەخشیت و چی لێ سەنیتەوە تاراوگە چی پێبەخشیت و چی لێ سەنیتەوە ئەوە تێناگەم غەریبی دەردی بێ دەرمانە ئاچکات زۆر بە حەزرەتەوە باوەڕت هەبێ منان 28 ساڵە لە کاناداژی ئێستاش من خۆم نیشتەژێرە نابینم ئێستاش هەر بڕوام کە لەوێ مەوەقەتم قەت دڵم ڕازی نەبوو بۆیە کە لەوێ بژیم چۆن بەڕاستی سەبک و ستایلی ژیانی ئەو وڵاتمە قەت بەدڵ نەبوو و مناڵەکان گەورە بوو بنێستا هیوادارم کە ئێستا کەیتر مناڵەکانم گەورە بوون و ژیانی خۆیان هەیە فرسەتێکم هەبێت دەرفەتێک بێت کە بتانم زۆرتر بێمە بچم باوەڕم تان هەبێ ڕۆژی ئەوڵ کاتم بۆ سلێمانی هەر ئەو گفتوگۆی خەڵک لەگەڵ یەک هەناسەکەم جێرگەکەم بەساقەوە بم ئەو وشانە تۆ لە وڵاتی دەرەوە حتا خۆیان لەبێن خۆیانە نییانە ئەو شتیانە نییە زۆر ئیشک و زۆر ڕسمین لەگەڵ خۆیان یانێ تۆ ئەو سەمیمیەت و خونگەرمی و هاودڵی و هاوڕێنیە نابینی لە وڵات چی بۆ چۆ لە سلێمانی زۆر حەزە کرد پسی بۆ چۆ من کاتێکە هاتم ڕۆژی ئەوڵان شتێکە بۆم جالب بۆ ئەو بوو کە تواو شتەکان بە کوردی نووسرا بوو چێشتخانەی کامەران لەکن هۆتێلەکەی من بوو اتفاقاً بە کاک دیارم وتم کاک دیار کە هۆتێلم بۆ گری هۆتێلێکم بۆ بگرە کە لە ناو بازار و لە ناو دڵ مەردمە بێ یانێ من بتوانم دوو قام بڕمە ناو بازار و بێمەوە ئیتر وەڵا شوێنێکی زۆر خۆش و هەر کەسێکی شێزانی کە بۆ تۆمارکردن هاتنمەسەوە هۆنەرمەندم زۆر ڕێزیانەگرت و بە دڵ پێیان خۆش بوو کە هەر لە ئەوانە کە لە هۆتێل ئیشیانە کرد ئەو شوێنانە کە چوومنانمە خوارد گەرەکم اتفاقاً سپاسێکی شکام لە شنە دیزاین کە شنەخان بەڕاستی بوو ئەسپانسەری تواو جلوبەرگەکانی من لە ماوەیە کە کلیپەکانمان هەبوو زۆر دەستە خۆش بێ ئازیتاکان جا پێمان باشە کاتمان ماوە بەرهەمێکی ترمان پێشکەشکەیت خۆ بەرهەمێتر کرمانجیە کە من زمانی کرمانجیم زۆر پێخۆشە و حەزەکەم واقعاً لەمە دووە کرمانجی زۆرتر بتوانم هەم فێر بم هەم خوێنم بەناو دارهەنجیرۆکێ فۆلکێکی قەیمیە کە ئەویش بازم کاک نزار زەحمەتی کێشا و پێمی ناسان وتی ئەمەشە فۆلکێکی جوان ئەگەر بەدەنگی تۆ ئەخۆنجێ کە هەر بە هۆرەکەی و دەست زۆر باشە مەشما باشە جومانە بێ فەرموو یا لە ئەوڵۆ نەیخوێنم بۆتان بەدڵی تۆ چۆن پێ باشە ئاوە دار هجیرو که خم روینو که ناو گلو گیای لی 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 ناو گلو گیای دار هجیرو که
خمربینو که بک دلی زاوایه له 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 بک دلی زاوایه دار هجیرو که خمربینو که هەر دەنگت خۆش بەخات و ئازیتە زۆر تایبەت بوو. زۆر سپاس. جا پێما بە ئێمە هیچ پرسیارێکمان نەماڕۆن تو پرسیارمەوە؟ وەڵام پرسیارم هەیە چۆن؟ پرسیار وتم لەوانەیە کۆتای پێات بێ ڕەوند بێدەنگ بوو. فەرموو ڕۆند. کاتمان زۆر نەماوە پێمان بڵێ چەندێرە ئەمەنیتەوە و دوای گەڕانەوە بەرهەمی تازت باس لەوە کرد کە بەرهەمی تازت ئەبێت بەڵام من تەواوتر بە زمانی شیرینی کوردیە و بەرهەمی خۆتە بێت نەگوتنەوەی گۆرانی بێت ئیتر ڕەنگە و باسێکی ستایلی ئیشکردنی خۆ قەرارە کە هاتینەوە لێرە چەند کولپێک شێر دەبێت شێرەکان لێرە کسەکان بۆ من زۆر مهمە معنی یانێ شێری باش و کارکردن دەگەر کەمپۆزەرێکی باش کە بە خۆشبەختانە منەوە دوانمە پێیا کردگە و کە بگەڕێمەوە قەرارە لەسەر مێلۆدیشەکەی ئیش کردگە تویتر لانگ دیستەنس پێکەوە ئیشەکەین و جێبەجێکەین بەداخەوە من سبەتایتر دابڕان نیە ئەڕۆمە بۆ کانادا ناڵە دوور بە دوور ئیشەکەین بەڵام دوور بە دوور ئیشەکەین زەم تێگەشتم لە خۆم کوردێزاگە بەس دابڕان نیە ئیتر زۆر باشە دابڕان لە کاری هونەریان نییە چۆن بڕۆ پەشنی منەمە یانێ بەڕاستی ئەلاقەم پێ یانێ شتێکات لەم ناڵیەوە خوێنم خاڵۆم ساڵح پیرزەیدیکە لە خانەندەگەر معروف نەبوو ئەن لە خانەوادەیەک من کە خوێندون و شتانە هونەر هەبوو خۆیش کشمماری زۆر دەنگی خۆشەویست لە سوئێدا ئەویش قەرارە اتفاقاً بە زووی بێت چۆن ماریا خۆشکم دەنگی سوپرانەوە قەرارەکە ماریش بێت و لەگەڵم هاوکاریکە کە بەیەک و ئاڵتێک و سوپرانیک پێکەوە دوێت بکەن و کارێ بکەن بەرنامەکانمان هەمووی هێنا ئەم بەرهەمانە کە دەیبینن هەمووی لەم ماوە هەر لانگ دیستەنس کردمان دەستە خۆش بخات و ئازیتا زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ هاتنەوەکەت دووبارە بەخێر بیتەوە و چاوەڕێی بەرهەمی تازت لێ بکەین چاوم بە دیگەن دانەدانەتان دەستە خۆش بێت سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین خات و ئازیتا ئێمەش زۆر خۆشحاڵ بووین ئازیزان